ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە گرنگی ئەزانن لە چاودێریکردنی پرۆسەکانی هەڵبژاردندا ڕۆڵیان هەبێت چونکە پێیان وایە بەشداریکردنیان هۆکارە بێت بۆ زیاتر گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە پرۆسەی هەڵبژاردن. هاوکات گەشەیەکی ترە بە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا. ئەگەر دامەزراوە مەدەنیەکان بە فعلی مەدەنی بن و دەرفەتیان بۆ بڕەخسێ هەم جوانی و مەدەنی بوون و دیموکراسی بوونی تەواو ئەبەخشنە هەموو جوڵە مەدەنیەکان و دیموکراسیەکان لە هەر کۆمەڵگەیەکە. گرنگە بە فعلی ڕۆڵی خۆیان بگێڕن هەر لە هەردوو بوارەکە. بواری وشاریە چکۆ پێمان وایە هەتا هاوڵاتی وشارتر بێ بڕیارەکانی دروسترە بن و هەتا چاودێری باشتری جوڵە مەدەنیەکان بکرێ، پرۆسە مەدەنیەکان و دیموکراسیەکان بکرێ، نەتیجەیان و ئەنجامیان دیموکراسی تر و مەدەنی ترە بێت. بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زەڕورە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت تاکو و پرۆسەیەکی دیموکراتی بەرچاو لەم کوردستانە بەڕێوە بچێت و ئەوە دەرئەنجامێکی باشیش لێ بکوێتەوە و باش بکات کە ئەمە دەرگابینێکی کراوە بێت بە ڕووی هەموو دنیادا و وەگەلی کوردیش بە چاوێکی بەرفراوانەوە لێ بڕوان و بتوانی کە دەرەنجامێکی باش بێت. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە چوارچێوەی بەشداربوونیان لە چاودێریکردنی پرۆسەکانی ڕیفراندۆم و هەڵبژاردن هۆکارێکی گرنگن بۆ دەرخستنی ئاستی پاکی و بوونی ساختە لە پرۆسەکەدا. راپۆرتەکانی ئەم ڕێکخراوانە وەکو سەنگی مەحەکوان بۆ ئەوەی ئاستی نەزاهەت و بێلایەنی و کاریگەری و مەسائلی ئەدەواتە لۆجستیەکانی هەڵبژاردنەکەی پێ بپێورێ. لەبەرەوە گرنگە ڕێکخراوەکان بە شێوەیەکی ئەکتیڤ هەم ئەندامەکانی خۆیان هەم شەریحەکانی خۆیان هۆشیار بکەنەوە دەربارەی هەڵبژاردن و ببنە شەریکێکی گەورە و گرنگ بۆ کۆمیسیۆن هەم بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگرد و هاوسەنگ ئەنجام بدەین، هەمیش بۆ ئەوەی بتوانین بە هەمومانەوە کولتوری دیموکراسی لە دیموکراسیەکی گواستراوە و ئینتقالیەوە بگوازینەوە بۆ دیموکراسیەکی ڕاستەقینەوە بتوانین بە هەمومانەوە دەستبار بگرین بۆ ئەوەی ڕۆشنبیریەکی تەواو باشی هەڵبژاردن بە خەڵک بگەین. لە کۆی گشتیە و هەڵبژاردنانەی لە هەرێمی کوردستاندا پێشتر ئەنجام درراوە ڕێکخراوەکان کاریگەریان لە هەڵسەنگاندن و چاودێریکردنی پرۆسەکاندا بووە. لە ئێستاشدا داواکارن بێ جیاوازی لە هەرێمی کوردستاندا ئازادی بۆ چاودێریکردنی پرۆسەکانی هەڵبژاردن زیاتر فراهەم بکرێت تاوەک لە کۆتادا ئەنجامەکانی هەڵبژاردن زیاتر متمانەی لای هاوڵاتیان بۆ دروست ببێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.